ئێمە ئەمڕۆ کۆبوونەوە لەگەڵ ئەوقافی گشتی گەرمیان مامۆستا سەباح حەمەد ساڵح لەگەڵ ڕێکخراوەکانە کۆبووینەوە چەند ڕێکخراوێک بوو کۆبوونەوە. ئێمە داواکاریمان لە مامۆستا سەباح ئەوە بوو کە ڕۆژی 25 مان کە ئەکاتە ڕۆژی هەینی کە باس لە توندوتیژی ژنان و توندوتیژی ژنان بکات، باس لەوە بکات کە لە مینبەرەکانەوە مامۆستای مەلا ئاینیەکانی باسی ئەوە بکەن کە یەکسانی بێ، عەدالەتی بێ، توندوتیژی ژنان نەمێنێت. ئەوە خاڵێک بوو. خاڵی دووەمیش ئەوە بوو کە فرەژنی باسی فرەژنیان کرد کە لەو مینبەرەوە مامۆستایان باسی ئەوە بکەن کە فرەژنی نەمێنێت. مەسەلەن بۆ نمونە پیاوێکە ژنێکی هەیە 2 بێ 3 بێ 4 بێ ئاوا، کە ئەوە دووەم خاڵ بوو. خاڵی سێمیش باسی توندڕەویمان کرد، توندڕەوی کە لەناو خێزانەکانە ئێستا زۆر باوە کە توندڕەویەکان زۆرە، باوک بەرامبەر مناڵان یا بەرامبەر بە خێزان ئەیکات. ئەو سێ خاڵە بوو. خۆشبەختانە ئەویش وعدی بە ئێمەدا کە کارێکمان بۆ بکات و لە مینبەرەکانەوە مامۆستا ئاینەکانیش بانگ بکات و قسەی لەسەر بکات.